ساڵی 2024 هاوشێوەی 9 ساڵی پێشخۆی بەهۆی پابەندنەبوونی دەسەڵاتدارانی هەرێم بە یاسای بودجەوە پشکی هەرێم بە تەواوەتی لە بەغداوە نەهات کە 20 تریلیۆن و 910 ملیار و 463 ملیۆن و 950 هەزار دینار بوو، واتە بە ڕێژەی 12.67 لە سەدی بودجەی فیدراڵی. ئەوەش دوای ئەوەی هەرێم ئامادە نەبوو بڕی نەوت و داهاتەکانی ناوخۆ بە تەواوەتی ڕادەستی بەغداد بکات. یاسای بودجەی عێراق حکوومەتی هەرێمی کوردستانی پابەند کرد بە ڕادەستکردنی تەواوی داهاتە نانەوتیەکان بە پێی یاسای کارگەڕی دارایی ژمارە 6 ساڵی 2019. بەڵام حکوومەتی هەرێم لە ماوەی 12 مانگی ڕابردوودا تەنیا 321 ملیار دیناری وەک پشکی بەغداد لە داهاتی ناوخۆ بۆ مانگەکانی شوبات و ئازار و نیسان و ئایار ڕادەست کردووە. لە کاتێکدا بە پێی یاسا دەبێت تەواوی داهاتەکان ڕادەستی بەغدا بکرایە و پاشان پشکی هەرێم لە ناوەندەوە بگەڕێتەوە. بە پێی زانیاریەکانی پەیام داهاتی ناوخۆی هەرێم لە ساڵی 2024دا 4 تریلیۆن و 200 ملیار دینار بووە و هیچ زانیاریەکیش بۆ شێوازی خەرجکردنی ئەو پارەیە بە فەرمی بڵاو نەکراوەتەوە. یەکێکی دیکە لە پابەندیەکانی هەرێم ڕادەستکردنی نەوت بوو بە بەغداد، بەڵام حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە ئەم ساڵدا هیچ بڕەنەوتێکی ڕادەستی عێراق نەکرد. بە پێی یاسای بودجە 3 ساڵیەکەی عێراق هەرێمی کوردستان دەبوو پابەند بووایە بە ڕادەستکردنی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و لە بەرانبەردا پشکی خۆی لە بودجە و موچە بۆ تەرخان دەکرێت. بە پێی زانیاریەکانی پەیام دەسەڵاتدارانی هەرێم ڕۆژانە زیاتر لە 300,000 بەرمیل نەوتیان بە قاچاغ و لە ڕێگەی تەنکەرەوە بە وڵاتانی دراوسێ فرۆشتووە. بەو پێیەش بێت لە ئەم ساڵدا زیاتر لە 100 ملیۆن بەرمیل نەوتیان فرۆشتووە و داهاتەکەشی نەخراوەتە خزمەت هیچ پرۆژەیەک لە هەرێمی کوردستان. لە بەدواداچوونەکانی پەیامدا دەرکەوتووە دەسەڵاتدارانی هەرێم لە فرۆشتنی نەوتە قاچاغەکە جگە لە خەرجی کۆمپانیاکان 200 ملیاری مانگانەی دەستکەوتووە و دیسانەوە هیچ بڕێکیان نەخستەوە خزمەت هاوڵاتیان و تەنانەت لە پڕکردنەوەی کورتهێنانەکانی موچە بەکاریان نەهێنا. هەر بەهۆی ڕادەست نەکردن و بە قاچاغ فرۆشتنی نەوتەوە بەغداد هیچ بڕەپارەیەکی بۆ پرۆژەکانی هەرێم نەنارد کە بڕەکەی 4 تریلیۆن و 954 ملیار و 240 ملیۆن و 172 هەزار دینار بوو. تەنیا موچەی دابین کرد کە زیاتر لە 3 تریلیۆن دینار بوو. ناکۆکیەکانی نێوان هەرێم و بەغداد لەسەر نەوت لە کاتێکدایە دوای نزیکەی 2 ساڵ لە ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێم لەلایەن دادگای نێوبژیوانی پاریسەوە تاکو ئێستا ڕێکەوتن لەسەر هەناردەکردنەوەی نەکراوە، بەوەش زیانێکی مادی زۆر بە بودجەی عێراق کەوت. ئەنجومەنی وەزیرانی عێراق لە مانگی تشرینی دووەم پێشنیازێکی لەبارەی نەوتی هەرێم ئاڕاستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد و تێیدا داوای کرد هەمواری مادەی 12 یاسای بودجەی عێراق بکرێت و خەرجی بەرهەمهێنان و گواستنەوەی هەر بەرمیلێک نەوتی هەرێم بۆ 16 دۆلار بەرز بکرێتەوە. بەڵام دوای 2 مانگ ئەنجومەنی نوێنەران هێشتا ئەو بڕگەیەی هەموار نەکردووەتەوە. بەو هۆیەشەوە نازانرێت کەی نەوتی هەرێم لە بەندەری جەیهانی تورکیەوە دەست بە هەناردەکردنەوە دەکات. دیاریکردنی 16 دۆلار بۆ خەرجی بەرهەمهێنان و گواستنەوەی 1 بەرمیل نەوت
هێشتا ڕازیبوونی کۆمپانیاکانی بواری دەرهێنان و گواستنەوەی نەوتی هەرێمی بە دوای خۆیدا نەهێناوە و وەڵامی کۆتاییان لەو بارەیەوە بە حکوومەتەکانی هەرێم و عێراق نەداوەتەوە. بەو پێی ئەوان گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ $32 واژۆ کردووە. هەندێک لە ئەنجامانی ئەنجومەنی نوێنەرانیش لە لیژنەی دارایی ناڕەزاییان لە هەموارەکە دەربڕیوە و پێیان وایە تەرخانکردنی $16 بۆ بەرهەمهێنانی 1 بەرمیل نەوت لە هەرێم بەراورد بە بەغداد بڕێکی زۆرە لە کاتێکدا لە ناوەڕاست و خواروی عێراق لە نێوان $6 بۆ $7 دایە.